ئیمامی ئەنەسی کوڕی مالک ڕەزای خوای لێبێ دەفەرمێ ڕۆژێکان ئیمامی عومەری کوڕی خەتابم بینی ڕەزای خوای لێبێ چۆ ناو باخێکەوە لە بینی من ئیمامی عومەردا لە بینی من و ئیمامی عومەردا ڕەزای خوای لێبێ دەفەرمێ دیوارێک هەبوو گوێم لێ بوو ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێت محاسبەی نەفسی خۆی دەکرد بەڵام نەیزانی من گوێم لە قسەکانێتی دەیفەرموو لەتەتەقیەن الله یا ابن الخەطاب ئەو لەیعەذیبەنەک دەیفەرموو ئەی عومەری کوڕی خەتاب یا ئەبێت تەقوای خوا بکەی یا دەبێت لە خوا بترسی یا خوا عەزابت ئەدا واللهی ئەگەر لە خوا نەترسی خوا عەزابت ئەدا خوای کێ لە ئێمە محاسبەی نەفسی خۆمان بەم جۆرە کردووە دەبا ڕوو بکەینە خۆمان بە خۆمان بڵێن یا ئەبێت تەقوای خوا بکەین لە خوا بترسین یا خوا عەزابمان ئەدا والله خوا تۆڵەمان لێ دەکاتەوە ئەگەر مە حاڵی ئەهلی بەهەشت بێ ئەمە حاڵی عەشەرەی موبەشەرە بێ ئەمە حاڵی کەسێک بێت لە غەزای بەدر و ئوحودا بەشداری کردووە ئەمە حاڵی کەسێک بێ مزگەنی بەهەشتی پێدراوە من و تۆی داما و تاوانبار غەرقی گوناه و تاوان بۆچی ڕۆژێ محاسبەی نەفسی خۆمان ناکەین ئەو ئیمامی عومەر بوو ڕەزای خوای لێ